سڵاوتان دەبێەوە کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر لە نێو کۆڕبەندی پەروەردەییدان سێمین کۆڕبەندی پەروەردەی کوردستان زۆر بەڕێز مامۆستا زاگرۆز مەحموود بەڕێوەبەر لە بەڕێوەبەری چاپەمەنی لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لەگەڵاندایە. مامۆستاجان زۆر بەخێر. زۆر سپاس، دەستان خۆشبی، زۆر سپاس بۆ بەڕێشت. مامۆستا لەو دنیای پێشکەوتن و لەو خێرایی لە گۆڕانکاریەکان لە دیزاین و چاپەمەنی و بەگشتی دنیای چاپەمەنی ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێت. ئێوە لە بەڕێوەبەرایەتی چاپەمەنیەکان تا چەند گرنگی بەو گۆڕانکاریانە دەدەن، تا چەند ئەو گۆڕانکاریانە لە نێو چاپەنوێیەکانی کتێبی قوتابخانەکاندا ڕەنگ دەداتەوە؟ بەڵێ، ئێمە لە بەڕێوەبەرایەتی چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردە زۆر بەباشی گرنگی دەدەن بە دیزاینکردنی کتێبەکانی خوێندن، هەر یەک لەگەر قۆناغی خۆی، قۆناغی بنەڕەتی، قۆناغی ئامادەی. و هەروەها هەر یەکەوە ستایلی خۆمان هەیە، ستایلی خۆی هەیە لە بۆ ئەوەی کە قوتابی سوود ببینیتن لەو پرۆگرامەی خوێندنێک کە بۆی دانرایە. چونکە خۆت دەزانی شێوازی دیزاینکردن، دانانی وێنە، ڕەنگ هەڵبژاردننی فۆنت و قەبارەی فۆنت و ڕەنگەکان، ئەوە هەمووی کاریگەری لە ڕووی زانستیەوە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر فێربوونی قوتابی و تێگەیشتنی قوتابی بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی. ئێوە لە چاپکردندا کوالیتی کاغەز و کوالیتی ڕەنگ و تەنانەت قەبارەی کتێبەکانیش لەبەر چاو دەگرن لەوەی کە تا چەند بۆ دەستی قوتابی، بۆ چاوی قوتابی، بۆ هەست و بینی قوتابی بایەخی هەیە، کامیان بایەخی زیاترە؟ بەڵێ، بەتاکید ئێستا وەزارەتی پەروەردە ساڵانە نزیکەی زیاتر لە 20 ملیۆن کتێب چاپ دەکاتن و وەزارەتی پەروەردە گرنگی بە چی دەدات لە چاپکردنی کتێبەکانی، گرنگی بە کوالیتی کتێب، کوالیتی ئاستی کتێبەکە، ئاستی چاپ و هەروەها تێچووی کەمترین تێچوو کە بتوانیتن و بە کاتێکی گونجاو بگاتە دەست قوتابخانەکان، دەست قوتابی لە قوتابخانەکان. وەزارەتی پەروەردە بەڵێ، ئێمە گرنگی زۆر بە مواسەفات و کوالیتی کاغەز دەدەین و ئەوە 2 ساڵە لە چاپخانەی مەساری لە دوبەی بەڵێ چاپ دەکرێتن کە چاپخانەیەکی یەک لە گەورەترین چاپخانەکانی ناوچەکەیە کە ساڵانە زیاتر بۆ 7 دەوڵەتی گەورە کتێب چاپ دەکاتن. هەرێمی کوردستانیش یەک لەو شوێنانەیە کە لەوێ درێ کتابمە چاپ. باشەوە بۆ هەوڵتان نەداوە لە چاپخانەکانی کوردستان؟ ئایا چاپخانەکان لەو ئاستەدانین یاخود تێچوەکەی زیاترێت چۆنە؟ وەزارەتی پەروەردە، وەزارەتی ئێمە گرنگی بۆ بابەتەشدایە. ساڵی داهاتوو لە ساڵانی داهاتوو ئێستاکە شەراکەتێک دروست کرا لەگە کارتی تایبەت و وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان کە زەویشی بۆ تەرخانکرایە. کۆمپانیایکی زۆر باشی کوردستان بەشدارە کە گەورەترین چاپخانە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دابمەزرێنی بۆی بتوانی هەموو کتێبەکانی پرۆگرامی خوێندن لەو چاپخانەی چاپ بکرێت، بەڵکو دەتوانیت لە بۆ جێگاکان پێش چاپ بکرێت لە مستەقبل. ئەی چاپخانەی تایبەت بۆ وەزارەتی پەروەردە یاخود بە حکوومەتی هەرێمی کوردستان؟ چاپخانەك دەبیتن تایبەت بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان، بەڵام لەو کەتانەی کە کاتی دەمێنێتەوە لەبەری خۆ دەزانی پرۆسی چاپی کتێب لە 3 مانگ تقریبا ئەوانە چاپ دەکرێن. لە کاتەکانی کە دەتوانێت ئەو چاپخانەیە چاپی شوێنەکان پێش بکاتن. بۆ ئەم ساڵ کتێب هەموو ئامادەیە؟ بۆ ئەو ساڵ دەتوانم پێ بڵێم ئێستا ئەوڕۆکە ئاخر کۆنتێنەر بوو کە لە چاپخانەی بارکرا بەرەو کوردستان، هەرێمی کوردستان بەڕێ. سیستەمی دابەشکردن هەمان شێوازی کۆنا؟ نا، سیستەمی دابەشکردنیش گۆڕایە. ئێستاکە دابەشکردنی کتێبەکان کە لە چاپخانەی دەردەچی، ئێمە لە وەزارەتی پەروەردە لیستێک دەدەینە چاپخانەکەی، هەر کتێبێک بەشی هەر پەروەردەیەکی پەروەردەیەک دەستەوە ئەو پەروەردەی. بۆ نمونە پەروەردەی زاخۆ، کتێبەکانی زاخۆ بە کۆنتێنەری تایبەت دەڕوات لە بۆ وێندان، هی هەڵەبجەی دەڕوات بۆ هەڵەبجە لە چاپخانەی یەکسەر بۆ کۆگای ئەو پەروەردەیە دەڕوات. مامۆستا دوابسیار باسیەوە دەکەم، ژیری دەستکرد ڕۆڵێکی هەرە گرنگی لە تەواوی پرۆسەی ژیانکردن هەیە لە هەرێمی کوردستان و لە دنیا.
ئەوەی کۆڕبندەکەی ئێمەش زیاد دەکاتەوە لە کۆڕبندی ساڵانی تر گرنگیدانە بە زیرەکی دەستکرد و وەرواکو جەنابی وەزیریش فەرمووی ئێمە هەر لە ئێستاوە دەمانوێت بەشێک بین لەو ژیری دەستکردەی کە مرۆڤایەتی تێیدا هاوبەشە بۆ مەسلەی چاپکردن و دیزاینکردن بۆ هەڵبژاردننی سکێچ و هەڵبژاردننی تەنانەت ئەو زۆری پیتانەی کە هەڵی دەبژێرین ئەو زۆری دەسەواژە و ئاماژانەی هەڵی دەبژێرین زیرەکی دەستکرد ڕۆڵی دەبێت بەڵێ بەڵێ بە تاکید ڕۆڵی دەبێت و ئێمە توانیتمان سوود لە زیرەشی دەستکردیش وەرگین بۆ کتێبەکانی پرۆگرامی خوێندن و هەروەها بە خۆشحاڵیەوە جەنابیشتە ناگەدارن ئەو ڕۆکە لە سێم کۆربەندی پەروەردەی جەنابی وەزیر پلاتفۆرمی قوتابخانەکەمی کردەوە کە سەرکۆیەکی دیجیتالیە قوتابی مامۆستا هەموو کەس دەتوانیتن سوودی وەربگریتن ئێستا ئەمە لە پرۆگرامەکانی خوێندین بەرەو ئەلکترۆنی بوون دەڕۆین بەرەو بەکارهێنان و سوودوەرگرتن و دەمانەوێت بەشێک بین لەو سوودمەدیانە کە خەڵکی سوود ئێمە وەرگریت لە پرۆگرامەکانی خوێندن لە AI واتە بابەتەکانی ئێوەش دەچێتە ناو پرۆسەی بە دیجیتالکردن و جارێکتر خەڵک لە ڕێگای ژیری دەستکردەوە سوودی لێ وەردەگرێت بە دڵنیاییەوە وەزارەت پەروەردە پێشکەوتنی زۆر باشی بەخۆ دیتە ئێستا شان بەشانی زۆر لە دەوڵەتە پێشکەوتەکان و لەوانەشە زۆر دەوڵەتشمان بەجێ هێشتیە ئێمە لە پێشترین وەک وەزارەت پەروەردە لە بەرەوەی کە متابعی دەکەین لەگەڵ وەزارەتی پەروەردەی وڵاتەکانی دی ئێمە قۆناغی باشمان بڕیە بەڵام هیواشمان وایە هێشتا بەرەو پێشتر بڕۆین دەستان خۆش زۆر سپاس سپاسەکەی مامۆستا دەستان خۆش زۆر سپاس بۆ کاتی سپاس بۆ بینەرانی بەڕێزم